دەست پێکایە دەستوریش ناوێ خودێ ئەبخێراتنا وە کەناالێوە دکەین بۆ مالا پیرا الباجێڕێ ئێسڤنێ لێوارە عیدا پیرافات کەشکا پیرافاتە هیڤیامە خودێ خودانێ شەڤ و ڕۆژانە بکەنە بانگێ خێرێ بکەنە فک و فەرەجا خێرێ ڕاستی هەر ساڵ ئەلڤی دەمیدا ئەو قانونە کەشکا پیرافات ئەو بێلندێت پیرا ئەشچلێ زڤستانەیە و دوێ دەمێ هێوارە ئینێت بەتە هێوارە عیدێ خەڵکێ مە باجێڕێ ئێسڤنێ ئێزدیەتمێت باجێڕێ ئێسڤنێ و گەلک گوند و کۆمەڵگێت مێدێت ئێزدیا البێ هێوارێتێنە مالا پیرا لێک ڤەحەویێن و سڵاوێ و معریفەتێ و احترامێ یادیش وەختێت بەتا کارێ ڕەوسمێت ئۆلیە دینی ئەبحازربوونا شێخ و پیرا و ریسپی وەجەهایە و خەلکێ منتەقێ و ئێزدیەتمێت ئێسڤنێ دۆرمان دۆر گوند و کۆمەلگەها قول بێش لێدەسە قولێ خۆکات و مسحابەتا قولێ و شک هەموو معریفەتا و احترامە و دایما هیوی و داخوازێت ما اش خودەیە تەفاقی نەزلی عەردێ خودێ بکات ئەvê کەراهیەتێ و تەعەسسوبێ و فەرق و جدایێ ناڤا dilê însana bîte derê. Eva keşka pîrêt pîrafatî vê keşkê çêtkan û xêrê mirîtînên û cînartînên û gundîtînên û Xwedê xêra hemû wa qebûl ketin û sewkat bêjin û şîrîniyê li gel dan û têne xilmetê kîşêk kurêk zelam tên û semayet kêşên û qewlat bêjin û heta sivê û Xwedê û ev pîrafata vê xezebê ji vê dinyayê raketin û bikete sala xêrê pîrêt pîrafatî.